گەیمەرانی کوردستان بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ پرۆگرامی سفر ژیری ئەڵلقەی ژمارە 171 تۆمار دەکەین زۆر بابەتی جیاواز هەیە کۆنفرانسی گەیمسکۆم لەم هەفتەیە ئەنجام درا باسی سەرجەم یاریەکان دەکەم شیکردنەوە بۆ دەکەمکەوە وەروە باسی چەند ئاگادارکردنەوەیکی نوێ لە پلیستیشن دەکەینکەوە هاندهێڵدە نوێیەکیان ئاشکرا کرد دوو هیت فۆی نوێیان ئاشاک با ستارفیلدی کەس بۆ کەس دەکەم کە یەکی نۆ هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە وەروە باسی چەند قسەیەکی فیل سپێنسەریش دەکەینکەوە باسی چەند بابەتێکی جیاواز کرد سەر Xbox Series S کە دەڵێن زۆر بەهێز نییە سەو بابەتی زۆرمان هەیە جیجی شش مەسەلەی هاکارەکەی هەندێک بابەتی نوێ هەیە باسی بکەین سپاسان دەکەم دگمێ لایک سبسکرایب لە بیر نەکەن بۆ پرگیریکردنە ڤیدیۆکە سپاسی ڤیدیۆ ڕابردوو دەکەم کە ژمارە لایکان نزیک بتۆ لە دەکەی من داوای پێنجم کرد گەیشتینە دەکەی لایک کاپ یەکەم جارە لە پرۆگرامی سفرێک ژیریۆشتە ببینم سپاس یارەموتان دەکەم تکا دەکەم دگمێ لایک سبسکرایب لە بیر نەکەن بارەس پێ بکەن. ئۆکەی گەورەترین ئەو یاریانەی کە لەم هەفتەیە بڵاوکرانەوە بێگومان یاری Immortals of Aveum بڵاوکریا و نمرەی هەفتە لە سەدی هەیە لە مێتاکریتیک کە نمرەیەکی مام ناوەندە ئەو یاریە باسیستەکە و چیرۆکێتی ئەوشتانە زۆر گرنگ نیە بەڵام ئەوەی گرینگە گەیمپڵەیەکەی کە بە شێوەیەکی جیاواز دەبێتە ناو جیهانی جادووەکان کامێرەی کەسی یەکەمە تەقەکەرە بەڵام تەقەکردنەکەی جادووە لە ڕێگەی پەنجەکانەوە پێم وابێت دووسێ یاری ڕابردوو لەو شێوازەمان هەبوو لەو یاری کەوا بەتێزدا دروستی کە سەرتا لە پلیستیشن بڵاوکرایەوە گۆسوایر تۆکیۆ وەروە یاریکەوە فۆرسپۆکن بەو شێوازە بوو ئێستاش Immortals of Aveumمان هەیە کە یاریشی نوێی EA دڵخۆشم کەەوە EA هێشتا گرنگجی بە یاریە سینگل پلێرەکە ئۆفلاینەکان دەدا بەڵام بەو شێوازەش سەرکەوتونە بۆکەوە هیواوان بۆی دەخواست وەروە ئەمڕۆ هەینی ئەمڕۆ یاریەکی نوێی فڕۆم سۆفتوێر بڵاوکرایەوە و لە دوای نزیکەی دەیەک یاخود زیاتر لە چەند 11 ساڵە یاریێکی جیاوازی سۆلز بڵاو دەکەنەوە یاری سۆلز لایک نییە یاریەکە بەناوی Armored Core 6 واتە شەشەم بەشی یاری Armored Core ئەو یاریەکەوە کاتی خۆی ستودیۆ فڕۆم سۆفتوێر دروستکەرانی Elden Ring و Dark Souls و Demon Souls و ئەوانە Sekiro پێشترەوەی زۆر یاریانیان دروست دەکرێت من تاوەکو ئێستا لە ژیانمدا یاریەکی Armored Core نەکردووە دەزانم چییە و دەزانم چۆنە و چۆنیە بەڵام نەمکردووە بەڵام بەشی شەشەم پێشوازەی زۆر باشی دەکرێت هەشتا هەفتی هەیە لە 100 لە مێتاکریتیک و تاوەکو سەش نازان گەیمەران بۆچوونیان چیە لەبەرەوەی یاریەکە ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە بەڵام ڕەخنەگریان بەدڵیەم یاریەکەش چۆنە باسی هەسارێک دەکات بەناوی Rubicon 3 تۆ وەکو کەسێک کەوا بۆ پارە کار دەکاتێتە سەر ئەو هەسارێ و لەو هەسارەیەش چەندین کۆرپۆریشن واتە کۆمپانیای زەبەلا تۆ بەکرێ دەگرن تۆ پارە دەدەنێت لە پێناو ئەنجامدانی کارەکەش چییە بێگومان دۆزینەوەی جۆرە مادەیەکە بەناوی کۆڕڵ ئەو کۆڕڵە زۆر بە نرخە دەتوانین بڵین وەکو زێڕە بەڵام زێڕە بە نرخترە لەو هەسارەیە و دۆزینەوەی کۆڕڵەکەش بەو شێوازە دەبیکەوە چەندین کۆمپانیای دیکە لەو شوێنانە لە هەسارەکە هەن ئەوان یان پارێزگاری لێ دەکەن یان ئەوان زیویانە یاخود شتێک لەو بابەتانەیە تۆ دەبیام چی کۆیان کەیتەوە یان دەبێت لە دژی ئەو جۆرە کۆمپانیانە کە شەڕ بکەیت جا شەڕەکانیان لە ستایلی سۆلز نزیکە بەڵام ستایل سۆلز نیە بە هیچ شێوێ وەکو یاریەکانی Elden Ring ئەو یاری تاو جیاوازە بەڵام لەوەستڵم لە سۆلز نزیکە لەبەرەوەی بۆسفایتی گەوری تێدایە قورسیشم بۆسفایتەکان وەروە یاریەکە بە تەواوەتی بە مێک یاری دەکەیت بە هەیکەلێکی زەبەلەح یاری دەکەیت تۆ هەیکەلەی خۆ دەتوانی بەردەوام ئەپگرید بکەیتەوە و دەڵێن ئەپگریدکردنەوەی کارێک ینی بیڵ دەکات ئەو هەیکەلت بەشێکی چەند 30 بۆ 30 یاریەکەیە کەوا تۆ لە هەر بۆسێک لە هەر بۆسفایتێک لە هەر شەڕێکی گەورە تۆ دەبێت بیڵدەکەی خۆت بەو شێوازە ئەپگرید بکەی یاخود دەستکاری پارچەکان بکەیت تاوەکو بۆ منە جوڵەت دەستکاری دەکەی شێوازی فڕینە تەقەکردن تەقەی نزیک یاخۆ شۆتگەم بەکاردێنی یاخود دوورهاوێش دەبەستی وەروە هەیکەلی سەرەکەی کەوا پەیوەندی بە نیشانەگرتن و هێڵت و تەندروستی تۆوە هەیە ئەجڵەتی لاقەکانی ئەجڵەتی واتە مەسلەی تاودان و خێرا ڕۆیشتن و تااقەتی ڕۆیشتن و کەمتر ڕۆیشتنەوەە یارێکی زۆر لە ڕووی بڵدەوە زۆر وردەکاری زۆری تێدایە فڕۆم سۆفتوێرە بێگومان فڕۆم سۆفتوێرێکێکە لە پەرپێدرە زۆر متمانە پێکراوەکان لای هەموو گەیمەرانی جیهان بۆیش دەبینم یاریەکە سەرکەوتنێکی گەورە تۆمار بکە هەرچەندە یاریە بۆ هەموو کەس نیە و هەموو کەسێکی نایکڕێ هاوشەوەی Elden Ring پێم Elden Ring لە هەموو جیهان سەرکەوتو بوو ینی بە پێش God of War Ragnarok کە تۆ زۆر باسانی لەبەرەوەی لە هەموو پلتفۆرمەکان بەردەستە و یاریی نوێی فڕۆم سۆفتوێریشە Armored Core 6 لا هەفتەی داهاتوو ئینشاڵڵا زیاتر باسی دەکەم بزانم بۆچوونی گەیمەرانیش چیە لەسەری من یاریەکەم نەکرد بەڕاستی نەشم کڕیوە چاوەڕێمە داشکان لەبە بکرێ ئینجا بیکەم لەبەرەوەی ئەو جۆری یاریانە من خۆم زۆر حەزم ستایلە نییە بەڕاشکاوانە پێتان بڵێم بەڵام حەز دەکەم تاقیەمە بزانم ئەو جۆری یاریانە چییە ئەروای یاریەکی نوێش بە ناوی Sea of Stars
لەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە یاریشی قەشەنگ و جوان دیارە بەڵام نازانم بزەبت باسی چ دەکە و گەیم پڵێکی و ئەوشتانە وردەکاریەکانی بە تەواوەتی نەچوومە قوڵایوی لەبەری زۆر ستایلی من نییە بەڵام جوان دیارە لەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە یاریشی نوێژ بناوی Under the Waves کە لە Gamescom تڕێدرێژنەوەوان بینی ئەویش لەم هەفتەیە بڵاو دەکرێت یاریشی سەرنجڕاکێش دیارە باسی ژێر ئاو دەکە بێگومان لە بەرەوەی ناوەکەی Under the Waves ژێر شەپۆڵەکانە خۆش دیارە زیاتر فۆکسیانە سەر لێکۆڵینەوە و گەڕانە وەرە تۆزێک مەسەلەی ترسناکیشی تێدایە خۆش دیارە یاریەکە و چاوەڕوانم بەڕاستی یاریی نوێژ لەم هەفتەیە بڵاو دەکرێت بە ناوی Daymare 1994 سیم کاسل زۆری لەسەر نازانین تەنیا چەند ترۆلێرێکمانی بینیوە و یاریەکە لە ڕووی گرافیکەوە زۆر پێشکەوت و دیار نییە بەڵام لەو زۆر یاریانەیە کە پێیان دەوترێت AA واتە تریپل A نییە بەکو یاریش وەکو Elden Ring و God of War و هۆرایزن و ئەوانە بەڵام واتە ستودیویەکە زۆر زەبەلا هینە بەڵام ستودیویەکی ئیندی بچووکی سەر بەخۆش نینە مام ناوەندەکەیە خۆش دیارە بەڵام زۆر یاریانە ئەگەر بە پڵەز یاخۆ لە گەیم پاس وەریان بگری باشتر لەوەی کە سەریتەوەی پێ وەروە لەیەکی نۆ هەفتەی داهاتوو گەورەترین یاریە Xbox دەتوان بڵێن لە ماوەی چەندین ساڵ ڕابردوو بڵاو دەکرێتەوە بە ناوی Starfield زۆر بەتان بێگومان دەزانن چییە بەڵام بۆ کەسانی کە نازان چیە Starfield یەکەم یاری توانم بڵێم ستودیۆ بەثێزدایە لە ماوەی چەند 25 ساڵە 20 ساڵەکەەوە جیهانێکی تاوان نوێیان دروست کردووە و پاپێتان بڵێم بەثێزەش بچ ناسراوە بە فۆڵاوت ناسراوە بە Elder Scrolls ناسراوە ئەو ستودیۆ بۆ ناسراوەکەوە جیهانی زۆر پڕوردەکاری و گەیمپڵی لوپێکی زۆر سەرنجڕاکێش گەیمپڵی لوپ واتە چواتە ئەو حرەکانێک کە بەردەوام لەناو جیهانیەکەی دیکەی ئەو کارانەی کە دیکەی دووبارە دەبتەوە دووبارەتەوە پێ دەوترێت گەیمپڵی لوپ گەیمپڵی لوپەکەیان زۆر سەرنجڕاکێش دیارە و یاری RPG دیپن واتە تەواو RPG-نە تۆ دەتوانین دەستکاری هەموو شتێک بکەیت لە دروستکردنی بیڵدەک لە دروستکردنی خانوو دروستکردنی شارۆچکە دروستکردنی کارکتەرەکەت بە هەر شێوەیە کە دەتەوێت تەنانەت پەرپێدانی کارکتەرەکەت بە هەر شێوەیە کە دەتەوێت و کە شتێک لێکوانە کە شتێکت پێ جا چیرۆکی ئەو جاریان لە دەرەوەی ئاسمانە یاخۆ لە دەرەوەی زەویە باسی بۆشای ئاسمان دەکات تۆ دەتوانین سەردانی دەیان هەساری جیاواز بکەین بێگومان هەموو هەسارەکان چیرۆکیان تێدا نابی هەندێک چاتەنیا بۆ کۆکردنەوە و ڕستۆرکردن و سیفکردنی مادەی خاوە کەرستەیە پێداویستیە هەندێکیشیان دەتوانین بیلدیان لەسەر پێمە بێتوانین لە هەمیان بیلدی بکەین بەڵام لە هەندێکیان دەتوانی ئینتراکتیڤ بکەیت لەگەڵ NPCەکان لەگەڵ بوونەوەرەکان و لە هەندێکیان چیرۆکی تێدایە بێگومان چەند هەسارەیەکی تێدایە بەتە پێماوی 3 بۆ 4 دانە هەسارەی زەبەلا حوشاری گەورە هەن لەسەر هەسارێکەوە چیرۆکی تێدایە ئۆبجکتیڤیتیدا ساید ئۆبجکتیڤیتیدا مین ئۆبجکتیڤ و مین کوێست و ساید کوێستی تێدایە دەتوانین لە کارکتەرەکان قسە بکەی و کاردانەوەت هەبێ بێگومان کارکتەرەکەت پێم قسە ناکە لە بەرەوەی یاریەکە تاو RPGە ئەنیمەیشنەکەیان لە چاو یاریی بەثێزدای نوێ زۆر سەرنجڕاکێش دیار نییە وەکو ئەنیمەیشن دەموچاو شتەکان بەڵام دەبێت حسابی ئەوش بکەینکەوە یاریەکە زۆر زەبەلا بۆی ناکرێت ئەو ڕخنەیە زۆر بەتوندی لێ بگرین بەڵام بەثێزدا من یاریەکانی بەثێزدام خۆش دێ بڕاستی و فۆڵاوت کاتێکی زۆر بنایی بەسەری بردیە Elder Scrolls نەم دەکرد پێشتر بەڵام ئەو ماوەیە هەندێک Elder Scrolls Skyrim و منجامدا تێدەگەم کەوا لە بەرچی گەیمەرانە عاشقی و زۆریانن لەوانەیە منەوە کاتم نەبی 1000 ساعت ناو Starfield بەسەر بەڵام حەز دەکەم 30 بۆ 50 کاتژمێرێک تەنیا ستۆریا سەرچێکی ئەنجام بدەم بابەتی RPG دەبێت حەزت لێبێ اینجا حەزت لێ دەبێت ئەگەر حەزت لێ نەبێ هەر جیز ناتوانانی حەز لە یاریی RPG بێ RPG واتە دەبێت لە سفرەوە کارکتەرێکی خۆت بەهێز بکەیت ئەوە نییە شتەکان وەکو برێ پاورفڵەوە لە سەرەتاوە تاکۆتاییتەوە بە یەک بیڵد یاری دەکەی بێ کارکتەر یەک کارکتەرە بەڵام کارکتەری خۆی بەردەوام بەهێزتر بکەیت کەشتێکت بەقوتر بکەیت توانین سەردانی سەرجەمە سارەکان بکەی وەکوتم بەڵام شێوای سەردانیکردنەکەی زۆر توانی کەشتێکت لە هەسارەکە بفرێنی و لە دەرەوەی هەسارەکەش کەشتێکت لێ خوڕی بەڵام نازانین سنوورەکەی چەندە تاسان توانێت دەرەوەی هەسارەکان کەشتێکە لێ خوڕی بەڵام ئەوەی سەرنجاکێشە بێگومان ئەوەیەکەوە لەسەر گەیم پاس بەردەستە ڕۆژی یەکەمەوە تا پارەی پێ نادەین توانین لەسەر Xbox لەسەر PC لەرەگە گەیم پاس یاریەکە بتاقیکەیتەوە ئەو کەسانی کە پریمیەم ئیدیشنی یاریەکە دەکڕن واتە گەیم پاس نایکەن خۆیان کڕیانە بەڵام بە ڤێژنی پریمیەم ئیدیشن پێم وابی ئەمڕۆیان بەیانی بۆیان بەردەستبێتە هەفتەیەک نزیکەی 6 ڕۆژێک زووتر دەتوان یاریەکە تاقیکەنەوە بۆیەشە کەسێک کە لە کوردستانەوە یاریە بە پریمیەم ئیدیشن تاقیەکە تکا دەکەم سپۆل یاریەکە بڵاو مەکەنەوە لەبەرەوەی هەمومان دەمانێت تاقیکەینەوە من یاریەکەم لێستاوە پریلۆد کردووە تۆش دەتوانێت Xbox Series S یا X هەیە لێستاوە یاریەکە داوڵۆد بکەی بەڵام ناتوانانی بیکەی تا ڕۆژێکە بەردەست دەبی بەس مهم یاریەکە قەبارەی گەورەیە لێستاوە داڵۆندی بکەی باشترە هەر کاتێک لە هەفتەی داهاتوو بەردەست بوو دەتوانی یاریەکە ئەنجام بدە ئۆکەی بینە سەر هەواڵەکانی PlayStation لە PlayStation سپێتەکان بەرەوەی پێم وابی دوێنە شەو بوو پێرە شەو بوو دوێنە شەو بوو دەوری ساعت نازانم چەند بوو لە کورد بە کاتی کوردستان 2 بوو 3 بوو
خەو منە دەکەنا تویتەری سوڕاموە ڕێک دە سنیچم بینی سنیچ یەکێکە لە بەناو بانکترین دزە پێکەرەکانی عالم قسەیەکی بڵاو کردەوە کە پێم سەیرە چونکە دەزانین ئەو شتە وانە بەڵام نهێم سنیچ دەڵێ DLC God of War Ragnarok بەم زمانە بڵاو دەکرێتەوە یاخود دەڵێ لە بەرەمێنانە بابێتان بڵێن سەرەتا DLC چییە بۆ کەسانی کە نازان DLC واتە چیرۆکێکی زیادکراوە بۆ یاریە کە پێشتر بڵاوکرێتەوە تۆ Last of Us هەیە DLC Left Behindت هەیە کە مەسەن چیرۆکێکی چەند سێ چوار کاژمێریە لە بۆ یاریەکەی زیاد دەکرێت زۆر جار DLCەکان لە بۆ یاری ئۆنلاینەکان بەردەستەوە نەخشەی نوێیان تێدایە کارکتەری نوێیان تێدایە بەڵام لە بۆ یاری چیرۆکەکان چیرۆکێکی نوێ بۆ یاریەکە زیاد دەکەن جا ئەگەر لە بیرتامی ئێرک ویلیام دەرێنەر یاری God of War ئەوتی هیچ پلانێکمان نییە بۆ DLC بۆ یاری Ragnarok وەروە کۆری بارلۆک دەرێنەری God of War 2 God of War 2018 چەند جارێک ئاماژە بۆی کردەوە God of War 2018 لەگەڵ God of War Ragnarok کۆتایی بە God of War دەهێنن لە Norse Mythology نەپلانی دیLCیان هەیە نەپلانی یاری سێمیان هەیە دایانەوێ بستنە سەر میثالۆجی و جیهانێکی تەواو نوێ نایانەوێ بۆ 15 ساڵ خەریکی یەک میثالۆجی بن دایانەوێ بستنە سەر میثالۆجی جیاواز یاخود یاری جیاواز بەڵام سنیچ لەو هەمان کادا سنیچیش کابراایەکە کەوا دەتوان بڵێن باوەڕ پێکراوە لە گەیمەرە لەبەرەوەی ئەو کابراایە پارساڵ State of Play PlayStation بە کامل لیک کرد و هەموو قسەکانیشی ڕاست بوو چەندین جار قسەی کردووە هەموو قسەکانی ڕاست تاوەکو ئێستا سنیچ هیچ شتێکی بڵاو نەکردوەوە کە ڕاست نەبوو بێ لەبەرەوەی پێشتر ئاکسسیان هەبوو هەندێک داتای یوتیوبیان بەدەست دەگەیشت کەوا مەسرن کاتێک کۆمپانیەکان یاریەکان ئەپلۆد دەکەن سەر یوتیوب تریلەرێکە هەواڵێکە شتێکە ئەوان دەیانتوانێت داتایانە ببینن جا هاک بوو ڕێگەپێدان بۆ هەر شتێک بی بەڵام سنیچ لە ماوەکان ڕابردووتی من ئەو ئەکسسم نماوە لە یوتیوب بۆیش ماوەیەکی زۆر سنیچ دابڕە هیچ قسەیەکی نەبوو بەڵام ئێستا لە ڕێگەی پارچە وەرەقەیەکەوە کە بە ئیمێل بووی یاگوت هەنێردراتە بەردەرگەی ماڵەکەی ئانا کەس نازانین چێ نردیتی و خۆشی ناڵێک کە چێ نردیتی بەڵام دەڵێ دیLCی God of War Ragnarok بەڕێوەیە جا معنای چییە بێگومان کەس نازانێ جا با پێتان بڵێم دیLCەکە ئەگەر ڕاست بێ باسی چ دەکە دوو بابەتمان هەیە بەڕاستی یەکەمیان کریتۆس و کریتۆس بە باواسی کریتۆس بکەنجارێک کریتۆس لەگەڵ ئێستا تاقمەنوویەکی خۆی لە Norse Mythology ئێستا کە بوویتە خودایەکی بەناوبانگ و خودایەکی خۆشەویست لە Norse Mythology کریتۆس دەبێ Norse Mythology بیلد بکاتەوە دووبارە دروست بکاتەوە و بنیاد بنێتەوە نوێژەم بکاتەوە لەبەرەوەی لە کۆتایی یاریەکە دەڵێ کاتێکی زۆرمان لەبەردەستە کارێکی زۆرشمان لەبەردەستە و کاتێکی پاشمان هەیە بە دەتوانین ئەو جیهانە چاکەینەوە بەڵام لاکەی دیکە ئەگەر باسی بکەین با باسی ئەیتریەس بکەم ئەیتریەس لەگەڵ خۆشەویستە نوێیەکەی کە سپۆیل ناکەم بێگومان چیرۆکەشی نوێیان هەیە کە دەستنە شوێنێکی دیکە لە دوای جایانتەکان بگەڕێن دەکرێ باسی کریتۆس بکرێ دووبارە چاکردنەوەی جیهانەکە بەڵام ئەویان ناتم چیرۆکە زۆر سەنجاکێش نییە چاکردنەوەی جیهان شەڕشتوانە تێدا نەبی بەو شێوازەی بەڵام چیرۆکی ئەیتریەس دەکرێت بکرێتە DLC بەڵام ئایا چێ دیLCی دەکڕی یاخود یاریەک دەکە کە تەنیا ئەیتریەسی تێدابی کریتۆسی تێدا نەبی و تەنیا بە ئەیتریەس یاری بکەیت یعنی ناڵم ئەیتریەس کارکتەرێکی خراپە کارکتەرەکە لە ڕووی چیرۆکە زۆر باشە بەڵام گەیمپڵەیەکەی بێگومان بە هیچ شێوازێک ناگاتەوە سەر کریتۆسی من تەنانەت لێستاوە ینی نیگەرانم وەروەها گومانم هەیە لە یاری داهاتووی God of War ئەگەر بێت و بتەنیا بە کریتۆس یاری بکەی ئۆکەی بەڵام ئەگەر تەنیا بە ئەیتریەس یاری بکەی باشتر من نامێ بەڕاستی بۆ جارێکی دیکە بە ئەیتریەس یاری بکەم یاریکردن بە ئەیتریەس خۆش نییە ئەو متعینێکەوە بە کریتۆس یاری دەکەن یاریەکەش بەناوی God of War کەماوێ چەندی ساڵەمە بە یاری بە God of War یاری دەکەن کریتۆس بەڵام بە ئەیتریەس نازانم ئیلەکە گەیمپڵەکەی باشتر بکەن لێر Ragnarok خراپ نەبوو هەندێک حرەکەشتی جوانی هەبوو بەڵام لەبەرەوەی ئەمە کۆنێکشنمان نیە پەیوەندیەکی ڕاستە خۆمانیان لەگەڵ ئەیتریەس ساڵە تەنیا لە کریتۆس ئەمانە بۆیە حەز دەکەم بە کریتۆس یاریەکە بکەین God of War Ragnarok DLC بێگومان هەردوو بۆچوون هەیە بۆچوون یەکەمیان دەبی قسەی دەرهێنەر یاریەکە وەگرین کە دەڵێ پلانمان نییە بەڵام بێگومان پلانەکان بەردەوام دەگۆڕێن بەس نازانین بڵێ پلانمان نەبووە یاخود پلانمان نییە DLC بۆ God of War دروست بکەین لایشکە سنیچمان هەیە لە تویتەری یاتوان بڵێم ناوی X ئێستا تویتەر لە X یا لە تویتەری دەڵێ DLC God of War Ragnarok لە بەرەمێنانە یاخود بەم زوانە دێ بە کامەی باوەڕ بکەین نازانین بۆیژە بابەتە لێرەوە لێ دەگەڕێم تا بزانین چڕ لە ماوەکانی داهاتوو و دەمێ باسی ئەوش بکەم کەوا دەنگ و یەکجار گەورە هەیە لەسەرەوەیکەوە کۆنفرانسی پلیستیشنی کۆنفرانسی دوین پلیستیشن یا شۆکەیسی دوین پلیستیشن ئەنجام بدرێ بەڵام باوەڕ ناکەم شۆکەیسی دوین پلیستیشن بە ئاسانی ببینین جارێ پێم وایە چەند State of Play دەبینین اینجا کۆنفرانسێکی دیکەی پلیستیشن ئاچەندە State of Play-ەکان لەوانێ بڵین سۆنی دەی باسی بکە بێگومان زۆر بابەت هەیە سۆنی باسی بکات زۆر یاری هەیە کە سۆنی یەکجار باسی کردێ مەسەن Rise of Roninمان هەیە Stellar Bladeمان هەیە سپارمان دەتوان زیاتر باسی بکەن وڵڤرینمان مایە
پلیستیشنە نوێیەکە مایە ئەوەی دوو هێڵەکەی بەناودا هاتووە دەتوانن باسی هاندهێڵە نوێیەکە بکەن زیاتر زۆر بابەت هێ سۆنی توانین باس بکەن لە دوای وڵڤڕینی سپایرمان و وڵڤڕین پلیستیشن هیچ یارێکی دیکەی سینگل پلیری نییە باسی کردبی هەنیسە کاتێتی پێمابی گەیمەرانی زۆر تووڕەنە لە ئۆنلاین بەتابەتی لە تویتر یان لە یەکسی لە پلیستیشن بر پلیستیشن نە لە بەشدای کۆنفرانسی گەیمز کۆمی کردوە نە هیچ هەواڵی شتێکی زەبەلاحی هەیە لەسەر یاری داهاتی خۆیان جگە لە سپایرمانی بێگومان لەگە وڵڤڕینی بینە لای پلیستیشن پۆرتەڵ کە کورتیکەینە دەبێتە PSP کە بگومان PSP کۆن نییە PSPی نوێیە پۆرتاڵە پۆرتەبڵ نییە پۆرتال واتە ئێستا ببێتم لەمانە هیچی تەمشە لەسەر تا بەدان ئەو شتە هیچە ئۆکەی هیچە سەرکەوتوش نابی شکسەکی گەورەش دەینی مەگەر ئیلا ئەگەر بمعجززەیەک ئەوەندە باش و نایابی گەیمەران بەدڵنیامی سەرەتا پلیستیشن پۆرتال هاندهێڵدی تەواونی دەتوانین بڵێن ئامێریکا دەتوانین ریمۆت پلی ئەنجام پێ بدە ریمۆت پلی چیە واتە یاریەکان داوڵۆندی سەر ئەو ئامێرە ناکرێت تەنیا لە ڕێگەی ئینتەرنێتەوە ڕاستەوخۆ ستریم دەکرێت مەسەن چۆن یاریەکانی کلااودمانێت لە ڕێگەی کلااودەوە یاری دەکرێت وەکو ئەکس کلااود بەڵام کێشەکە ئەوەیە ئەو ئامێرە دەبی پلیستیشن 5 هەبی ئینجا و ئامێرە کار دەکەم سۆنی ڕایگەیاندکەوە ئەگەر بێت و ئەو ئامێرە بکڕی پلیستیشن 5 دەبی ناتوانانی کاری پێ بکە بە هیچ نەوەک دەبی پلیستیشن 5 هەبی پلیستیشن 5کەش کۆنێکتی نێتوۆرکێک بی مەسەن کۆنێکتی خەتی ماڵێت دەکەی دەبی ئەو ئامێرەش کۆنێکتی ئەو خەتە بکەی اینجا کار دەکات ریمۆت پلیکەوە تا ناتوانین لەگەڵ خۆ بیبیتی دەرەوەش تەنیا بۆ ماڵەوەی لەو کاتێکا پلیستیشن 5کەش دەبی پێبی بەڵام نەفەرق تەلەڤیزۆنەکەتی دەداژی کردیە دەتوانین بۆ ئامێرە یاریەکە بکەوە پاڵگومان پێویستی بە هێڵی ئینتەرنێتی باشیش دەبی هەم لە بۆ پلیستیشن 5کەت و هەم لە بۆ ئامێرەش جا ئامێرەکە شێوەکەی بێگومان بۆکو دەستکەی پلیستیشن بینی ناوەڕاست بیکێ کرد و شاشەی هەشتینچی 6 هرتزی LCD پێوە بنێ کە ناومێن گا دێمت نازانم کستیم دیەکەی خۆم زۆر خۆش دێ بەڵام ئامێرە نازانم هیچ سەرنجا چێژ نییە بەڕایمەوە نرخیشی پێمابی لەوانێ زۆر گران نەبی و زۆر هەرزانیش نییە نرخەکەی مامناوەدە لە 200 دلارە پێگومان تۆ ناتوانانی بە ئامێرەی 200 دلاری یاری چۆک گارەڤواری پێ بکە ئەگەر بێت و ئەتەنیا ستریم نەبی سۆنی دەڵێ تاوای مۆسفاتەکانی کۆنتڕۆلەری پلیستیشنی لەسرە دوال سنس حەزەکانە هاپتیک فیدباکە تریگەرەکانە هەموو مۆسفاتەکانی هەیە و شاشەکەش LCD و 8 ئینچەوەتە سۆفتوێری تایبەت بەخۆی نییە تەنانەت شتێکی نییە ڕێمە پێتان دەڵێن بلوتوسی نییە ئۆکەی جگە لەو دوو هیتفۆنە نوێیانەی کە سۆنی ئاشرای کردی ئێستا باسییان دەکەم ناتوانین بە بلوتوس دەگەڵ هیتفۆنەکەش کاری پێ بکەین هەندێک لە ئەو هیتفۆنانە هیچ پێ بکەیتەوە سۆنی لەبەر بڵاو کردەوە هەرچەندە شوێنی هێدفۆن جاکی هەیە دەتوانین بە کێبڵ بە هیتفۆن کاری لەسەر بکەی بەڵام پێم سەیرە سۆنی شوێنی بلوتوسی لە بەدانن هەیە what the hell سۆنی ئۆکەی یا بەڕاستی حەقا ڕخنە لە سۆنی بگرینە زەوشتا شتێکی زۆر بێمانەیە باشترین ڕێکار لە بۆ بڵاوکردنەوەی ئامێرەی لە شێوازە بە بڕای من بە بڕای براتان ئەوەیەکەوە سۆنی ڕێگەی دابە هەر کەسێک پلیستیشن 5شی نەبە بەس خزمەت گوزاری پلیستیشن پلس پریمیەمی هەبە بیتوانی بە بەو یاریە بە شێوەی ستریمیش بە یارەکەی کردبە بۆ نمونە تۆ ناتوانانی پلیستیشن 5 بکڕی بە 500 دلار بەڵام ئەگەر بێت و خزمەت گوزاریشی وەکو پلیستیشن پلس پریمیەم بکڕی کە یاریەکان بە شێوەی ستریم دەتوانی یاری پێ بکەی بتوانی بە بۆ ئامێری یاری بکە ئەو یاریانە ڕێگەی ستریمکردنەوە ڕێگەی کلااودەوە بتکردبە بەڵام سۆنی دەڵێت نەخێر ئەوە تەنیا زیادکراوێکە بۆ پلیستیشن 5 و هیچی تر نییە کە پێم ناخۆشە بەڕاستی زۆر ئۆکەی بێنە سەر دوو هێدفۆنە نوێیەکە یەکە چیان بەناوی پلیستیشن پۆلس ئەکسپلۆرە ئەویت کەشیان پۆلس ئلیتە سەرتا ئەکسپلۆرەکە بە باس بکەین ئەکسپلۆرەکە هێدفۆنێکی وەکو هاوشێوەی ئێرپۆدە مەسەن ئێرپۆدی ئەپڵتان بینیوە دەستە ناوجوویەکانەوەوانی لەو زۆر هێدفۆنانەیە نرخەکەی 149 دلار کە پێم وایە نرخەکەی مامناوەندە نەزۆگرانە نەزۆر هەرزانە من هیدفۆنی گران بەهام هەیە هیدفۆنی عادیشم هەیە 149 دلار لە مامناوەدەکانە بەڵام ئەوشتانی کە سۆنی باسی کردی لە بۆ هێدفۆنە بەڕاستی شتەکان زۆر سەرنجاکێش و بەهێزن و ماسفۆتەکانی بەرز دیارە ئەو هێدفۆنە دۆنگڵەی لەگەڵا فلاششی لەگەڵ توان لەگە پلیستیشن 5ەکەی خۆت کۆنێکتیکەی لە ڕێگەی بلوتوس لەگەر بەشێ بلوتوسیش کۆنێکتی مۆبایل دەبی کۆنێکتی پیسی دەبی کۆنێکتر ئامێری دەبی لە ماڵەوە هەتا یاخۆ لە دەرەوە هەتا چێشت نابێت وەت کۆنێکتی پلیستیشن پۆرتالیش دەبی ئامێرە هاندهێڵدەکەش دەبی لەبەرەوەی ئامێرەکەت خۆی کۆنێکتی پلیستیشن 5 لە ڕێگەی دۆنگڵەکەەوە ئامێرش کۆنێکتیوی دەبێ بلوتوس نازانم چۆن کار دەکە بە سۆنی دەڵێ لەگەڵی کار دەکەسەوە دەڵێ ساوند کواڵەتەکەی زۆر بەرزە
تەکنۆلۆژیای 3D ئۆدیۆ تێدایە دۆڵبی ئاتمۆسی تێدایە و شتێکی نوێیان دروست کرێ بەناوی پلیستیشن لینک کە تایبەتە بە ئۆدیۆ دەتوانیت چەندین هیدفۆنی جیاواز کار پێ بکەیت وەرا شتێکی زۆر مهمی ئەو هیدفۆنەش ئەوەیەکەوە دەتوانی لێک کاتدا لەگەڵ دوو ئامێر کۆنێکت بکرێت بەهۆی بلوتوسە بەهێزەکەی بۆم نەتۆ توان کۆنێکتی مۆبایلی خۆتی بکەی وەروە یاریش پێ بکەیت لەسەر پلیستیشن 5ەکەت ئەگەر تەلەفۆنەکەت بۆ بێ ڕاستەخۆ هیدفۆنەکە تەلەفۆنەکە دێتە ناو هیدفۆنەکە توانێت قسەش بکەیت و لەمان کاتدا یاریکردنیش بەردەوامی کە شتێک سەرنجاتی شە بەڕاستی بەڵام نرخەکەی 190 بێگومان بۆ ئێمە لە کوردستان زۆرە بەڵام لە جیهان 190 بۆ هیدفۆنێکی کواڵەتی باش یاخود مامناوەندی باش زۆر نییە ئەسم هیدفۆنێکی ئەپڵی دەکرێت بە 150 بۆ 200 دلاری کە پێماوی زۆرە بەس مهم بینە سەر هیدفۆنەکەی دیکە بە ناوی پلیستیشن پۆلس لیت کە هەر شێوەی هیدفۆنی ئاسایی پلیستیشنە بەڵام ماسفاتی بەرزترە و مایکرۆفۆنەکەی باشترە و لە هەمان کاتدا نوێترین تەکنۆلۆژیای پلیستیشن لینکش لە خۆ دەگری کە کۆنێکتی چەند ئامێرێک دەبی لە کاتدا و هەروەها ساوند لە ڕووی ساوند کواڵەتی و لە ڕووی دۆڵبی ئاتمۆس و ئەوانە 3D ئۆدیۆ بەهێزترین تەکنۆلۆژیای سۆنی لە خۆ دەگری و سۆنی هەر لەو هەفتەیەش کۆمپانیایەکی تایبەت بە تەکنۆلۆژیای دەنجی کڕیەوە کە زۆر کۆمپانیایکی بەناوبانگ و باشن لە ڕووی دەنجیەوە من گویان لێ نەبوو بەڕاستی ئەو کۆمپانیاکێکەوە سۆنی ئەو کۆمپانیای کڕیەوە و ڕاستەخۆ پارچەکانی ئەو کۆمپانیای لەوەی فۆن نوێیانە کاراکردی و کار پێ دەکات کە پێم وایە شتێکی سەرنجڕاکێش و باشە ئەو نرخی چەندە نرخەکەی 200 دلار کە پێم وایە نرخەکەی بەرزە بەڵام دەبی هیدفۆنەکە زۆر ڕاقیبیەکە 200 دلار بۆ هیدفۆن بەڕاستی لەو جۆری زۆرە قسەکردن لەسەر پلیستیشن بە باسی کیانۆ ریڤز و کۆجیما بکەم لە هەفتەی ڕابردوو شتێکی بڵاو کردو کۆجیما لە پێم وایە لە تویتەر و یاخود ئێکس هات لێم تێک دەچی مەزبین کاکەم هەدڕم تویتەر ئۆکەی کیفم بە یەکسینە تویتەر لە تویتەر و ئینستاگرامی کۆجیما چەند وێنەیەکی خۆی و کیانۆ ریڤسی بڵاو کردەوە ڕۆڵجەری مەیترێکسی و لە یاری سایبەرپانکی یاخود بەناوبانگترینیشی نوێترین کاری کیانۆ ریڤس بێگومان جۆن ویکە ئەندێک وێنەیان بڵاو کردووە کیانۆ ریڤس سەردانی ستودیۆی کردبوو لەگەڵ یەکچوونە دەرێ وەروە لەگەڵ سامی یاری تێستراندینجی بێکۆ دانیش بوون زۆر خەڵک ئەچەندە کۆجیما هیچ سەیلەسەنە کە تەنیا وێنەکانی دانابوو بەڵام زۆر خەڵک بێگومان دەڵێن یان کیانۆ ریڤز بە شێوەیەکی سورپرایز لە یاری دێستراندینگ دوی بەشدارە یان ڕۆڵێکی گرنگی هەیە یا خۆتەنیا سەردانیشی یاساییە بەڕاستی نازانم هیوادارم کیانۆ ریڤز بەشداربی بەڵام هیوادارم ڕۆڵەکەی باش بی نەک ڕۆڵێکی بچووکی هەبێت ئۆکەی بینە سەر هەواڵی یاریەکان بێگومان سەرەتاش بە گەیمسکۆم دەست پێ دەکەم کۆنفرانسێکی دوو کاتژمێری گەورە بوو هەرچەندە یاری نوێی زۆر کەم تێدا بوو بەڵام ئەبێتێکی گا باشمان زانە سە یاریە کۆنەکان ئەوە یارانێک کە پێشرا شاکران بەڵام ئەوە یەکجار سەرنجڕاکێش بوو وەکو یاری نوێ بە باسی بکەم سەرەتا یاری لیتل نایتمێرز 3 سێم یاری لیتل نایتمێرە بەڕاستی بەشی یەکەم و دووەم یەکجار یاری زۆر تۆپ سوپەربی نایابن هیوادارم هەموو تا تاقیتان کردبیتەوە ئەگەر نابیکەن ستودیۆ سوپەرماسف بە فەرمی ڕاگەیان بەشی سێمی یاریەکە لە بەرەمێنانە بێگومان دوو کارکتەرمان هەیە هەرچەندە نازانم پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ بەشی ڕابردووی دەبی لەگەڵ بەشی دوم دەبی یان چکاو کەسانی سپۆیل ناکە بەڵام ئەو کەسانی بەشی دومیان کردیا بزانکەوە خیانەتکردنێکی گەورە لە یاریەکەی هەیە جا ئەگەر تاواکەربی زۆر خۆش دەبی ئەگەر چیرۆکەی نوێژ یەکمە هەر زۆر خۆش دەبێت جا ستایل یاریەکانی لیتل نایتمێر بۆی ناسراوە کە هەر جارە و فۆکس دەخەنە سەر جۆرە جیهانێک و گردونێک کەوا بە شێوەیەکی منداڵانە لە هەمان کاتدا تۆقینەر و ترسناک یاریەکە دروست بکەن سەو ئەو جارە تۆزێک خۆیان لەوە نزیک کردەوەکەوە باسی مەسەلەن چۆن دەڵێ بووکەڵە بکرێن جیهانێکی بووکەڵەیە وەکووە وایەکەوە دەسێ ناو کارگەیەکی کۆنی تێکشکابی بووکەڵا دروستکردن بی بووکەڵەکان زیندوو ببنەوە ئارکۆواپیشە بێگومان دوو کەسیش دەتوان یاریەکە بکەن بەڵام زیاتر هەر بێگومان سنگڵ پلەیەری یەک کەسیە یاریەکە بە دوو کاراکتەر یاری دەکەی یاخود کاراکتەریش پاڵاوان تێ لەگەڵ هاوکارەکەی خۆی و ئەوەی یەکجار سەرنجی ڕاکێشایمە ئاتمۆسفیر و کەش و هەوای یاریەکەیە تۆ بەس سەیریکە هەست بە چۆن دڵێ DNA ڕەسەڵەکی یاریەکانی لیتل نایتمێر دەکەی لە بەشی ڕابردوو زیاتر فیلمی قوتابخانەیان هەبوو قوتابخانەی منداڵان ئەو جارە ناو لەعابەی منداڵانە بە شێوەیەکی ترسناک کواڵەتی زۆر جوان دیارە گەیم بڵێ زۆر خۆش دیارە بێگومان مەتەڵەکان زیاتر دەبنە و جارش وارووا بێگومان دەڵێن سیکوەڵە سیکوەڵاتە تاواکەری چیرۆکە هیوادارم پەیوەندی بە چیرۆکی بەشی دووەم هەبی لەبەرێ بەشی دووەم لە شوێنێکی زۆر دەتوان بەبێ سپۆیل بڵێم شوێنێکی زۆر سەرنجڕاکێشی دڵشکا و کۆتایی پێهات هیوادارم بەشی سێمیشی بە هەمان شێوی نازانیم بەروارەکە بزەوت کەی بڵاو دەکرێتەوە بەڵام دەڵێن لە 2024 بڵاوی دەکەنەوە
یاری بلاک میث ووکۆنگ لە گەیمز کۆم بەشداری کردو ترێلەرێکی سینەماتیکی زۆر جوان و گەیم پلیش تێدا بوو زۆر سەرنجڕاکێش بوو وەروە یاریەکە بە شێوەی دێمۆ ئێستا لە گەیمز کۆم بەردەست بوو زۆر گەیمەر تاقییان کردەوە و ترێلەرەکە بێگومان سەرنجڕاکێش دیارەوە کەسانێک کە یاریەکەشان تاقی کردەوە یاخودتوان بڵێم گەورەترین پرسیار کە هەمان بوو ئەوە بووکەوە ئەو یاریە زۆر جوان دیارە بەڵام ئایا کاتێک کە یاریەکە دەکەی ئەو تامەی هەیە کە بەو شێوەیە کە تەماشای دەکەی کە دەڵێن خۆش دیارە بەڵام ئایا گەمەکردنەکەشی خۆشە یاخۆ ستایلی گەیمپڵەیەکەی کە زۆر سەرنجڕاکێش دیارە هەستێکی خۆشت پێدەدا لە کاتی ئەنجامدان کە زۆربەی یاریەکان زۆر یاری هەیە کەوا گەیمپڵەی جوان دیارە گرافیک جوان دیارە بەڵام کە یاریەکە دەکەی ئەو چێژەی نییە هەست دەکەی شتەکان وەکو بڵێ ئەسلی نییە چۆن مەسەڵەن وەکو سیارەیەک مەسەڵەن وەکو ئەو وایە کە تۆ دوو ئەنگوستی دەدایە ئەنگوستریەکیان زیوە ئەنگوستریەکیان تەنەکەیە هەردووچیان شێوەیان جوان دیارەکە ڕنگ بکرێنە دوجان گۆڵن بەڵام ئەنگوستی لە زێڕەکە لەبەرکردنی خۆشترە و وەروە دزانکەوە کواڵەتی بەرزە لە بەرەوەی زێڕە لەو زۆر یاریانەیە زۆر خەڵک یاریەکان تاقیدەوە دەڵێن نەخێر ئەو یاریە بەڕاستی بەو شێوەیە کە دەیبینی جوان دیارە چێ بە چێش دیارە بەو شێوەیە کە دەشیکەی بە هەمان شێوە چێش دیارە بەڵام هەندێک کەس دەڵێن یاریەکە بە شێوەی یاریەکانی فڕۆم سۆفتوێرە From Software وەکو Elden Ring و Dark Souls و Demon Souls جا من ئەوشتم بەدڵە لەبەرەوەی عاشقی Elden Ringم بەڵام زۆر خەڵک لەوانێ بەدڵی نەبی مەقسەدەکەش لێرە چییە مەقسەدەکە لێرەوە کە یاریەکە قورسە یاریێکی ئاسان نابێکردنی هەرچەندە پێشبینی دەکرێت لێڤڵی قورس و ئاسان و توندیەبی بەڵام مهم ئاگاداریەوە بن کەەوە یاریەکە تەواو RPG ئەکشنی RPG وەروە لەسەر سەرچاوی بەگرتێ یاریەکانی From Software وەکو Souls Like لە 2020 بڵاو دەکردەوە بەڵام بزەبەت کەی بڵاو دەکردەوە شتە نازانین بین لای Cyberpunk 2077 Phantom Liberty دوو خەبەری گەورەمان هەیە لەسەر یەکەمیان بێگومان DLC Phantom Libertyە کە لە مانجی 9 بڵاو دەکرێتەوە ئەوە دووەمیشیان ئەپدەیتی 2.0 ئەپدەیتی 2.0 بە خۆڕایی بۆ هەموو گەیمەرانی Cyberpunk بەردەست دەبێت لە ڕۆژێکەوە DLC-کە بڵاو دەکرێتەوە بە خۆڕایە پێویست ناکە DLC-کە بکڕی بۆ ئەوەی ئەو ئەپدەیتە زەبە لە هاور بگرین جا سەرەتا باسی ئەپدەیتەکە بکەم ئەو ئەپدەیتە چی دەیە ئەو ئەپدەیتە تەواوی یاریەکە ئۆڤەرۆڵ دەکات واتە دووبارە دەستکاری شتەکان دەکاتەوە بۆ نمونە سیستەمی پۆلیسی یاریەکە زۆر باشتر کراوە سیستمی بەدواکەوتنی پۆلیس بۆ دوای کارکتەرەکەی خۆ زۆر باشتر کراوە وەروە سیستمی پەرک کە ئەو سکیل پوینت و پوینتانی وەری دەگری کارکتەرەکەی خۆت بەخۆت دەکەی پەرکەکان بەڕاستی زۆر خراپ بوو لە یاریە ڕەسەنەکەی ئێستا دەڵێن دووبارە دیزاین کراوێتەوە دروستکەیتەوە سیستمەکە باشتر کراوە وەروە بەگشتی جیهانەکە قەشنگتر و دیزایانی شتەکان شتانێکە خراپ بوون چاکرایتەوە زۆربەی گڵیچەکان لادراون لەگەڵەوەش لە ڕووی فرێم ڕیت و پەرفۆرمانس و ئەوشتانەش یاریەکە بەهێزتر و باشتر کراوە لە ڕووی گەیمپڵەیەوە و لە هەمان کاتدا لە مانجینەوە Phantom Liberty بڵاو دەکرێتەوە کە ئەو DLC-شی تەواو نوێیە بگمان چیرۆکەکی نوێ بۆ یاریەکە زیاد دەکە وەروە لەگەڵەوەش کاراکتەرێکی نوێ کە ئیدریس ئەڵبای ناوازە ڕۆڵەکەی دەجێڕێت بۆ یاریەکە زیاد دەکە وەروە نەخشەیەکی نوێش بۆ یاریەکە زیاد دەکە کە نەخشەکە دەڵێن بەهێزترین و بەقوەترین خراپەکار لەو شوێنانن کە شەڕکردن بەرامبەریان تۆزێ قورسرە و پۆلیسیش لەوێندەر باڵە دەست نییە بەڵام پۆلیسیش وەکو خراپەکار لێک دەجێتەوە Cyberpunk ئەگەنت کردیە ئێستا کاتێتی کاتێک بەڵام کاتێکەوە ئەپدەیتە 2.0 دەکەین من یاریەکەم تەواو کردیە بۆ جاری دۆ میسم تەواو بکەم بەڵام بەهۆی گەلیچێکی یاریەکە ناتوانم کۆتا مەرحەلە ببڕم ئینشاءالله لەو ئەپدەیتە نوێیە ئەتوانم دووبارە بیکەمەوە وانگۆش ئەگەنتان کردی ئێستا کاتێتی پێمابی ئەپدەیتە نوێیەکە هات یاریەکە بکەم بێمە سەر Alan Wake 2 بەڕاستی یعنی هەموو جارێکە تڕێلێکی نوێی Alan Wake دەبینم زیاتر بە زیاتر چاوەڕوانیم بۆ یارە زیاتر دەبێت گەیم پلی تڕێلەکە یەو جارەی زیاتر فۆکس دەخات سەر چیرۆک جگەلەوەی جوان دیارە و خۆش دیارە و بەش یەکەمی ناوازەیە بەڵام ئەو بەشە بە تایبەتی چیرۆکەی زۆر خۆشتر دیارە لەبەرچم لەبەرەوەی باسی دوو Alan Wake دەکە لێک کاتدا یەکەچیان باشە یەکەچیان خراپەیە بەڵام تۆ بە کامیان یاری دەکەی نازانم و پێمابی لە یاریەکەش زیاتر لە بۆ ڕوون دەبتەوەکەوە چیانچی هانە لە هەمان کاتدا تۆ بریکارێکی FBI هەیەکەوە دەیەوێت لێکۆڵینەوە لە Alan Wake و ڕۆمانەکەی بکەکەوای کردی خۆی لەناو ڕۆمانەکەی خۆی گیر بخوە و خراپەکارە ئەو جۆرە بوونەوەرانە پەیداون کە دەنیان بەڕووناشی لە ناو دەچن بریکارە FBI-کەش گەیم پڵی پێدەکرێ یاری پێدەکرێت ئەوش دێ لێکۆڵینەوە لەو دوو Alan Wake دەکا یەکەشیان بەڕەنجی سوور نیشان دەدە چیان بەڕەنجی شین و سپی نیشان دەدا یەکجار خۆش دیارە ماوەیەکی یەکجار زۆرە پێم وابی زیاتر چەند 5-6 ساڵێک دەبی Alan Wake-کەم تەواو نەکردیە من یاریەکەم هەر کڕیش لەسەر PlayStation کڕێم و پاش هەفتە چی لە ڕێگەی پڵسی بۆ خۆڕایی یان یەکجار دەربەچی گەورم بە خۆمدا تاوی دەکەمەوە یاریەکە 100% دەیکەمەوە
و چاوەڕێمە و یارە بڵاو بکرێتەوە لە مانجیدا بێگومان 100% دەیکەم و بێگومان لە یوتیوبیش باسی دەکەم. یارەکی نوێی Killing Floor 3 ئاشکرا کرا. Killing Floor هەتا ئێستا نەم کردیەوە ئاگاداری زۆربەی چیرۆ کوشتەکانی نیمە، بەڵام ئەوەی دەزانم کەەوە یارێکی کواپی تەقەکەرە دژی زۆمبیەکانە وەک هاوشێوەی Left 4 Dead و Back 4 Blood دەکە دوو یارین پێم وابی Left 4 Dead زۆر ڕاقی، بەڵام Back 4 Blood 4 بەڕاستی یاری زۆر شکست خواردی بۆ بڕای من. جا Killing Floor 3 لەو جۆرە یاریانە دەبی نازان کێ بڵاو دەکرێتەوە تەنیا ترێلەکەیان ئاشا کردەوە سو بزانین کو دەبی. بەڵام هاوڕێن سەرستان بۆ یاری ڕاششمکەوە تا بڵێم Elden Ring، Assassin's Creed، تۆزێک God of War تێکەڵ دەکە یارێکە بە ناوی Crimson Desert زۆر جوان دیارە، گەیمپڵێکی قەشەنگ و گەورە و زەبەلەحت دیارە. لە هەمان کاتدا ماپەکە زۆر گەورەیە، بەڵام دەتوانی ماسی ڕاوکەی وەکو Far Cry، لە هەمان کات دەتوانی خەڵکی ئەساسن کەی وەکو ئەساسن، و لە هەمان کات دەتوانین لێکۆڵینەوە گەڕامکەی وەکو Elden Ring، و لە هەمان کات دەکە نەخشەکەی چەند گەورە و زەبەلەحە دەشتوانێت بستی ناو خانوەکان و وردەکاریەکانی ژوورۆژە بین. لە هەمان کات جە گرافیکەشی هەر جوان دیارە بە هەموو شێوازێک. RPG یعنی پێم سەیرە زۆر یاری هەر هەشە لەبەرەوەی دروستکردنی و زۆر یاری یەکجار زەحمەتە، بەڵام ئەگەر Elden Ring و Baldur's Gate 3 و Cyberpunk و Horizon شتێکی فێری جیهان کردی لە ڕووی گەیمەوە ئەوەیەکەوە یاریەکان ڕۆژ بە ڕۆژ دەبێ گەورەتر و زەبەلەحتر بێن. Crimson Desert پێم وابی تەنیا ترێلەرە جارێ هێشتا نازانم کێ بڵاو کردەوە، بەڵام دەنگ و هەیە لە 2024 بڵاو بکرێتەوە یاخود بە فەرمیە نازانم. میم ساڵەشکە یاری زیاتر دەبینین. سەرنجڕاکێش دیارە، بەڵام پێویستە گەیمپڵی ڕاستە و خۆی دەخولەکی بکات ببینم کە ئەو یاریە بەو شێوازەیە کەوا کۆمپانیا ڕکلامێ دەکات، بەڵێ زۆر یاریە ڕکلامێ دەکرێت بەڵام میز بەو شێوازە نیە. دەبی زیاتری بینم تا قەنەعەتم پێ بکە ئەو هەموو شتێک تێدایە. ترێلەرێکی نوێ لە بۆ یاری Payday 3 بڵاو کرایەوە، ئایستی تێدا بوو، گەیمپڵێکی خۆش دیارە، Payday 2 ناوازە بوو. ئەگەر نازانی Payday چییە، Payday یاریەکی بانک بڕیە واتە بانقی دەبڕی لەگەڵ چەندین کەس بە شێوەیەک کۆواپ ئۆنلاین یاخود کۆواپی لۆکەڵ پڵی بێ کۆتامتم باق ببڕن. گەیمپڵەیەکەی تەقەکردنی کەسی یەکەمە، هاوشێوە یاریەکانی GTA تۆزێکان دەک هیوار و تەقەکردنی، بەڵام زیاتر یاریەکە Payday ستایلش تایبەتە خۆی هەیە لەو نزیکانەش یاریەکە بڵاو کردەوە. ترۆلەرێکی نوێی بەغدادمان هەیە لە بۆ یاری Assassin's Creed Mirage کە قسەش هەبوو لەو هەفتەیە ئەکەوە ئەساسن لەوانەیە ببێتەوە یاریی ساڵانە کە دڵخۆشم بێگومان یاری ئەساسن ببێتە یاریی ساڵانە لەبەرەوەی ئەساسن لە پاش میراجی چوار یاری دیکەی ئەساسن لە بەرەمێنانە وەکو Call of Duty ببێت یاری ساڵانە دڵخۆشم، ئەگەر دەبتە ساڵانەش 2 ساڵ جارێک وەکو Valhalla و Odyssey و Origin بڵاو بکرێتەوە هەر دڵخۆشمان دەکات. ترۆلەرێکی نوێی سینگل پلێر و کاراکتەرەکانی یاری Tekken 8 بڵاو کرایەوە، جوان دیارە، سەرنجڕاکێش دیارە، پڕاکشن دیارە، ئەوەی کە یەکجار سەرنجڕاکیشم و هەفتەی ڕابردوو زۆر دابەزی مەسە Call of Duty. هەفتەی ڕابردوو زۆر دابەزی مەسە Call of Duty Modern Warfare 3، بەڵام لەو هەفتەیە زۆر مەدحی دەکەم. هەموو ساڵێ قسە بە Call of Duty دەڵێم و هەموو ساڵە یاریی نوێ Call of Duty هەر دەکڕم. تەماشا Call of Duty 3 بدايات وا بڕیار بوو، یعنی Modern Warfare 3 وا بڕیار بوو یاخو قسە هەبوو نەک بە فەرمی نەبوو، بەڵام جیسن فرای لە بلومبرگ ڕاگەیان کەوا یاریەکە DLC بەڵام Activision دەڵێ DLC نەیەریش تاوە وتی زۆمبی تێدایە یەکەم جار لە Modern Warfare ببینین، بەڵام ئەو یەکجار سەرنجڕاکیشم کامپەینەکەیە بەڕاستی چیرۆکەکەیە گەیمپڵەیەکی دەخولەشیان لە Gamescom عرض کرد. هاوڕێیان بەس تەماشای گرافیک بکەن، ئۆکەی گرافیش دەڵێ ژیر چیە و Call of Duty، بەڵام تەماشای وردەکاری بارانبارین و کەش و هەوا و تێکسچەری سەر ئەرزی و سەر ئەو جیخنەیە لەسەر ئەو جۆرە هەیکەلەیە کە نازام چی پێ دەرێن لەم نایەتن، تەماشای دەماچەکان بکەن، تاقەکردن خوێن، ساوند ئیفێکت، دەنگدانەوەی چەکەکان، گولەکان، بەربوونەوەی گولەکان. ئۆکەی من ئەم سۆڵت ئۆکەی ئەو یارە دەکڕم ڕۆژ یەکەمیش دەیکڕم زۆر 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 تۆپ دیارە Call of Duty مامێن هەموو ساڵێ قسەی پێ دەرەم کەوا نایکڕم لەبەرەوەی پێویست ناکەم و ساڵێ پارەی پێ بدەین، بەس یعنی دەموو جار دەستن لێڤڵەشی دیکە دەستە لێڤڵەشی دیکە لە مێژە زۆمبیشم نەکردی، ئۆکەی تاکوەستە زۆمبیەکانمان نەبینیوە بەبایدەوەی نازانین زۆمبیەکان شێوەیان چۆن دەبێت لە Modern Warfare 3، بەڵام دەڵێن گەورەترین ماپی زۆمبی لە مێژووی Call of Duty دروست دەکەن. وەروە شتێکی سەرنجڕاکیان ئاشا کرد، شتێکیان ئاشا کردی گەیمپڵەی لە کامپینی سیستەمەکیان دانایە تۆ دەتوانی هەر مەرحەلەیەک بە چەندی شێواز جیاواز ئەنجام بدەیت. بۆ نمونە تۆ دەتوانی بە شێوەی ستێڵت بیکەی بە خۆحەشاردان و بێدەنجی و کەس جێرە دەنجی تاقەکەت نەبێت، سەپڕێشن خێستە دەمانچەکەت و بە شێوەی سایلنت بە بێدەنجی تاقە بکەیت، وەرەتوانی گەنز بڵێزینگ گادێم Call of Duty دنیای کاولکەی ئۆشتانە بچێن ناوێت کە من بێگومان حەزم لێ Call of Duty گادێمت بکوژی هەموو شتە شێناو بی بچێن ناوێت، حەز دەکەم حەزم لە گارەگاریان ناو یاری Call of Duty، بەڵام
ستیل تاقی خۆشە دەتوانین هەر مەرحەلەیەک بە ئارەزووی خۆت بە هەر شێوازێک دەوێت توانین بیکێکە شتێکی سەرنجات شە لە یاریی Call of Duty بیکەن وەرە مەڵتیپلەیەرەکە دەڵێن نزیکەی چەند 12 بوو 14 ماپی Modern Warfare 2 کلاسیک دووبارە ریمەیک کردەوە لێرەدانرێ بەڵام شتێکیان باز نەکرد یاویژەوەیەکەوە سپەی وەندێکی بە Modern Warfare 3 پێشتر دەبی ماپی وی وەردەگرن یا خۆت ناشتن نازانین و بێگومان چیرۆکەکەشی باسی ماکرۆڤی دەکەم کە سەربازە سیخوڕیە بەناوبانگە ڕووسیایەکەیەکەوە دەیەوێت جەنگی جیهانی سێم لە مابینی ئەمریکا و رووسیا بەرپا بکات سو Call of Duty زۆر ڕازیمە زۆر ڕازیمە لێ هیوادارم ناوازێ ستۆری ترۆدەرێکی نوێ لە بۆ یاری Lords of the Fallen کە یەکجار سەرنجڕاکێش دیارە لە بەروەی گەیمپڵەیەکەی زۆر بە Elden Ring دەچی ستایلەکەی بە Elden Ring دەچی سەو ئەو یاریە دەکەم ئینشاءالله وەروە DLC نوێ لە بۆ یاری Sonic Frontier ئاشکراکرێ کارچەندە DLC چیرۆشتیدا بەڵام بە خۆڕایی دەبی لە ڕێگەی ناوێک بەناوی The Final Horizon سو انشاءالله سەرکەوتوو دەبی The First Descendant ترێلەکی نوێ بڵاوکرێ ئۆپن بێتایەکەشی ئاشکراکرێ وەروە یاری Fort Soil بڵاو دەکردەوە بەم زوانە کە هەردوو دەنجی ئارثەر مۆرگن و جۆلی Last of Us هەردوو دەنجی ئارثەر مۆرگن لە یاری Red Dead وەروە جۆلی The Last of Us لەو یاریە بەشدارن و پاڵەوان هەردووچیان کە دڵخۆشکەرە Fort Soils یاریەکە باسی دەرەوەی زەوی دەکە پێم باسی هەساری مەریخ دەکە هێرشتا و خیال زانستیە یارێکی نوێ مەدڕەنەر ئاشکراکرا بە ناوی Expedition کە مەدڕەنەر گەیم جوان دیارە وڵام نازان کێ بڵاوکرێتەوە ترۆیدەرێکی نوێی یاری کرومۆرفست ئاشکراکرێت کە لەنچ ترۆیدەرە پێما دوانی ترۆیدەرە سەر یارە ببینین کە جوان دیارە تەقلیدێکی گەورەی فۆرزا هۆرایزنی کرایتەوە بەڵام جوان دیارە سە یوبیسۆفت هەمزارە لە یاریەکانی کڕوو زۆر بە جوانی یاریەکانی دروست دەکات گەیمپڵەیەکی زۆر سەرشێتانە و پڕخوێنی Mortal Kombat 1 بڵاوکرا کە یەکجار دڵخۆشم بۆ یاریە یاریشی نوێژ ئاشکراکرێت بە ناوی ئارا هیستری ئەنتۆلد یاریشی نوێی مایکرۆسۆفت Xboxە کە استراتیژیە و بێمابی شار بڵدکردن وەشتانەیە بێنە سەر هەواڵێکی دیکە بە باسی کۆنامی بکەم کۆنامی لەم هەفتەیە بە فەرمی ئاشکرا کرد کەەوە یاریەکانی Metal Gear Solid Master Collection Volume 1ەکە بە کواڵەتی 1080 تا 60 فریم دەبنە سە PlayStation 4 و PlayStation 5 Xbox One و Xbox Series بەڵام زۆر خەڵک یاریەکان تێست کرد لەسەر سویچی یاریەکە 720 30 فریم بۆ ئەندەکە 720 فریم بسە کۆنامی بە فەرمی ڕایگەیاندکەوە نەخێر ماستەر کۆلێکشنەکەی ڤۆلیمۆنی Metal Gear Solid کە یاریەکانی بەشی یەکەم و دووەم و سێم لەخۆ دەگری لەگەڵ ئەندری یاری کلاسیکی دیکە 1080 دەبن لە 60 فریم بەڵاخەوە فۆرکەی نینە تووکیژ نێتنی 1080 سە زان کودێ بێنەسەر GTA 6 ئەو هاکەریکەوە یاری GTA 6 هاکرد هەندێک زانیاری نوێی لەسەر هاکردنە بەناوبانکەی ئاشکرا کرد و نوێترین زانیاری ژەوەیەکەوە دەڵێ کۆمپیوتەرێکی بە قوتم پێ نەبوو کە ڕۆکستارم هاکرد تەنیا و ئامێرەم پێ بوو کە ئەمازۆن فایرستیکە ئەو ئامێرە وەکو فلاشێکە دەتوانین لە تەلەڤیزۆنی بدەین مەسەڵەن تەلەڤیزۆنێک تێ کۆنە ئێڵدەشی ساڵی 2012 سوزانم ئینتەرنێتی وەرناگری یاخود سمارت نییە تۆ ئامێرێ دەدەی تەلەڤیزۆنەکە دەبێتە سمارت ئەپلیکیشنی تێدایە وەتا ئەندرۆیدی دەخێ سەر کۆمپیوتەرەکەت میم ئامێرەکە زۆر بەقوت نییە کەی فلاشەشی زۆر بە معنەی گچکەیە بەڵام تەنیەتی ئینتەرنێت ڕاچ ئەو هاکرد دەڵێ بەو فلاشانە لە هوتێلی بووم کە توانیم بچمە ناو سێڤەرەکەی ڕۆکستاری و داتاگەر ڕۆکستاری بەزم وەکەی بینە پەرسایی خۆت کۆمپانیاکی زەبەلاهی وەکو ڕۆکستاری بە فلاشەکی ئەمازۆن هاک بکرێ دەبی ئەو کوڕەت چەند عەبقەریبی سەو کوڕەکە بێگومان دادگایی نەکرا بەهۆی ئەوەی کەوە وتی من شێتم سەرەداوتی من شێتم یاخود دکتۆرەکان سلمانیان لە بۆ دادگا شێتە بەڵام هیم شێت نییە بەس دادگا تقریبان لی خۆش بوون لی خۆش نەبووینە بەڵام دادگا ڕێگەی پێدا و کوڕە نەسە زیندان بەروی تەمەنەکەی ئەو کاتێک کە تاوانەکەی ئەنجامدا تەمەنی 17 ساڵان بووە نەکەشدا هەشدە بە گەیم ئۆڤەر بوو لە بۆی بین سەرهاڵەکانی Xbox سەرەتا گەورەترین هەواڵی ئەو هەفتەیە لەسەر Xbox یاوڕانی خۆشەویستم باسی بکەم بێگومان شتێکی زۆرجاکێش بوو قەت نەمدەدیت ڕۆژێک بێ Microsoft لەگەڵ Ubisoft کۆنێکشنێکی لەو شێوازە ئەنجامدا تەمشە چەندجاریت کە باسم کردە CMA بریتانیا نایڵی Microsoft Activision بکرد لە بەریتانیا لەبەرەوەی پێیان ناخۆشە دەڵێن کاکات و قۆتەکی زۆر دەبی و کلاود گەیمینگ تەنیا دەبتە قۆڕخکاری لە بۆ Microsoft تەنیا ئەوان بتوان ئەو دەسەڵاتە زەبەلاحیان هەبی لێ ڕێگری کرد بەڵام Microsoft لە ئەمریکا لە FTC بردەوە و توانی ڕێکەوتنەکە لە ئەمریکا جێبەجێ بکە ئێستا بریتانیا Microsoft چی کرد لەو هەفتەیە وتی کاکە بەشی کلاود گەیمینگ لە بۆ یاریەکانی Activision و Blizzard دەدەینە یوبیسۆفتی بە ماوەی 15 ساڵ و هەر کۆمپانیایەکی دیکەش دەیەوێ یاریەکانی Activision Blizzard
لە کلااود بڵاو کاتەوە بابێن عقدیان لەگەڵ دەکەن پێمە عقدیان لەگەڵ چەندی کۆمپانی دیکەش کردی بەڵام مهمترینیان یوبیسۆفتە تەنیا لە بریتانیا واتە مایکرۆسۆفت خۆی خاوەنداریەتی ئاکتیڤیژن و بلیزارد لە ڕووی کلااود گەیمینگ ناکە لە بریتانیا بەڵکو یوبیسۆفت دەیکە بۆ ماوەی 15 ساڵ بەڵام یاریەکان هەر لە ڕێگەی کلااود ئەکسکلاودی گەیم پاس بەردەست دەبێ و لامە کات لە ڕێگەی یوبیسۆفتیش بەردەست دەبێ واتە یوبیسۆفت سەرپەرشتی دەکە و ئەو بڕیاری کۆتایی دەلێ چی یاریێک بستە کلااودی چۆن چۆن نەبێشتانە کە یەکجار عقدش سەنجاشە بەڵام پێم وایە 100% مایکرۆسۆفت بەو فرتوفێڵە لە بەریتانیا قبول دەکرێت چکە عقدی 5 ساڵ بێک عقدش یەکجار زۆرە بێمە سەر ئێکسبۆکس سیریس S لەم هەفتەیە زۆر پەرەپێدەر قسەیان دووبارە بە سیریس S گۆتەوە وتیان ئەو جۆرە کۆنسۆڵە بەڕاستی پێشکەوتنی یاریەکان ڕادەگری لە ناگەڕ یاریەکان پێشکەون نوێترین نمونەش بێگومان یاری Baldur's Gate 3 کە لەسەر PlayStation 5 و PC بڵاو دەکرێتەوە لەسەر PC بڵاو کراوە لە چەند مانجی داهاتوش دێت سەر PlayStation 5 بەڵام تاوەکو ئێستا لەسەر Xbox بەردەست نییە و دەڵێن ئەو ساڵ بڵاو ناکرێت Xbox لەسەر ساڵی داهاتوو لەبەرچە لەبەرەوەی پەرەپێدەرەکان دەڵێن ئێمە یاریە سپلیت سکرینی تێداواتە دوو شاشەی تێدایە دوو گەیمەر لێک کات دە بەشەوەی دوو شاشە یاری بکەن بەڵام بەهۆی ئەوەی Series S هێز و توانایەکەی زۆر کەمە لە چاو Xbox Series X ناتواندرێ سپلیت سکرینی لەسەر ئەنجام پێ بدەین و مایکرۆسۆفتیش بڕیاری کۆتاییدایە کە هەر یاریەک لەسەر Xbox بڵاو دەکرێت دەبێت لەسەر Xbox Series S و X وەکو یەکبی نابی هیچ مواسفاتێک لەسەر X هەبی لەسەر S نەبی لۆیش ناتوانن ئەو یاری لەسەر Xbox زارێ بڵاو بکەنە جا ئەو پرسیاریان لە فیل سپنسەر کرد لەم هەفتەیە لە کۆنفرانسی Gamescom IGN لێ پرسی کەوا کێشەیە هەیە فیل سپنسەر خۆی لە خەتدا بەڕاستی وەڵامەی باشی نەداینەوە پێکمان وەڵامەی دروستیش نراتەوە یعنی سەرۆکی Xbox قابلە برێکاکارێ وەڵای Xbox Series S بەقوت نییە دا لێ بردنەگەن نەکرد سپنسەر وتی هیچ نێگۆ ئاگامان لێ شتانە وتی ئێمە ئامادەین هەر پەرەپێدەرێک بیەوە یاریەکانی خۆی لەسەر Xbox بڵاو کات و هاوکاریان بکەن و تیمێکشم ڕاست پاردووە لە Xbox بستنە لای جەماعەتی Baldur's Gate 3 ئەو یاریە کێشەکانی چارەسەر بکەن نەیوت کێشەکانی کۆنسۆڵەکەمان چارەسەر کێشەکانی یاریەکە چارەسەر بکەن واتە بە قسەی فیل سپنسەری بی کێشەکە لە کۆنسۆڵەکەی نییە کێشەکە لە پەرەپێدەرەکانە بەڵام پەرەپێدەرەکان دەڵێن کێشەکە لە Xbox Series جا بۆیە مۆزوعەکە گرنگە لەبەرەوەی گەورەترین یاری مایکرۆسۆفت تاوەکو ئێستا لە ماوەی سای ڕابردوو Halo Infinite بوو ئەو یاریەش بە هەمان شێوە بەبێ سپلیت سکرین بڵاو کرایەوە هەرچەندە پەرەپێدەرەکان چونکە سەر بە مایکرۆسۆفتن ناوت کێشەکە لە Xbox Series S بەڵام خەڵکی لە ئۆنلاین دەڵێن هۆکاری سەرچیەوەیکەوە Halo Infinite تاوەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی سپلیت سکرینی نییەوەتە دوو شاشەی نییە کە تابلمەندێکە گیمەرانی Halo عاشقینە دەڵێن هۆکارەکەی Xbox Series S کەەوە هێز و توانای نییە ناتوانێت دوو کەس لێک کاتدا یاری پێ بکەن قوتی کەمە ئەو کێشەیە هەیە بەڕاستی چەندین پەرەپێدەری دیکەش باسی کردێکەوە ڕامەکەی کەمە ڤیڕامەکەی کەمە گرافیکەکەی تۆزێک لاوازە بێکمان یاریەکان زۆر مەسەر وەکو Xbox Series X نییە ناتوانین بە 4K یاریان پێ بکەین لە 1080 تا 2K بەڵام زۆربەی یاریەکان 720 2K زۆر کەمە هەیە بەڵام زۆر کەمە زۆربەی یاریەکانش 30 فریم لە بۆ 6 فرێمە نەک 6 فرێم بە تەواوەتی بزانین چڕ دەدا و لەم هەفتەیەش زۆر گەیمەر یاری ستۆکردویان لە Gamescom تاقی کردەوە کە یاریەکی تایبەتی Xboxی و پیسیە فیل سپنسەر خۆشی لەوێ بوو یاریەکەی تاقی کردەوە وتی یاریەکە زۆر ناوازە دیارە بەڵام پێدەچێت یاریەکە 2024 لە مەفتەی دەنگەوە بکەوە یاریەکە تەواو نەبووە کاری زۆرمە دەستە سەرەتایی 2020 سەرەتایی 2020 لە مانجی یەک لە مانجی سێ یاریەکە لە زەرگی گیم پاس بڵاو بکرێت تۆت هاوەرد دروستکردی یاری Starfield و Elder Scrolls و Fallout و ئەوانە لەم هەفتەی ڕاگەیاندکەوە دەیەوێ بەشی شەشەمی Elder Scrolls ببێتە Ultimate Fantasy World Simulator واتە ببێتە بەقوەترین و باشترین و ناوازەترین یاری سیمولیتەر بە شێوەی فانتەسی ئەنجام بدرێتکە بۆ چونێکی گەورەیە بەڵێنێکی گەورەیە پێیان دەکرێت بێگومان بثێزدایە ئەگەر بیانەوە پێیان دەکرێت ئەستا مایکرۆسۆفت پاڵپشتی دارایان دەکە پارێکی زەبلایان هەیە سەو بزانین چڕدا و لەم هەفتەیە بە فەرمیان شرا کردکەوە دەیان یاری جیاوازی Xbox 360 لەسەر ستۆر لە فرۆژگای Xbox 360 دادەخرێ و ئەو یاریانە بۆ هەتا لە ناو دەچن جا لە فیل سپنسەریان پرسی لە هەفتەیەکەوە چ دەکەن لە بۆ ئەوەی ئەو یاریانە نەفەوتێت لەبەرەوەی ئەگەر یاریەکان بەشەی ئۆنلاین بفەوتێ ئیدی کەسی دیکە ناتوانێت ئەو یاریانە لە ئۆنلاین بکردەوە جارێکی دیکە بۆ هەتا بەو مێژوو دەفەوتێن زۆر یاریشەیە بەشەی دیسەکە بڵاو نەکرێتەوە
واتە بە شێوەی فەرمی بەبێ کراک ناتوانێت یاریانە جارشکە بکەێت. فیل سپەنسەر وتی ئێستا ئەمە خۆشحاڵن وەروە دەیانەوێ و حەزیان لێ چارەسەرێک بەو کێشەیە بدۆزنەوە دا چارەسەر کێشەکە چیە بێگومان نازانین. بەشێکی فەرمی یاری ماینکرافت بۆ Xbox Series S و X ڕێیت کراوەتە نمرەی پێدراکە بۆ چەند ساڵامی جا قسەی معنای چێ معنایەوە دەکەوە یاریەکە پەرسەنە پێشترێ ژوا بوو بەڵام یاریەکە ئێستا لە بەرهەمهێنانە وادەیەکی نزیک یاریەکە لەسەر Xbox Series S و X بە ڤێرژنی نوێ بڵاو دەکرێت چونکە ئێستا یاریەکە لەسەر Xbox Series X و S هەیە بەڵام ڤێرژنی Xbox One ئەم جارە دەبێتە ڤێرژنی Xbox Series S و S کە هیوادارم ڕێی تریسینگی لە بۆ زیاد بکرێ بتوانین گرافیکەکەی تۆزەک جوانتر بی وەکو PC بتوانین بەکەی خۆمانسکەی هەندێک شتی بکەین سۆ بزانین ڕوو دەدا. خۆشەویستانم ئەوش پرۆگرامی 01 ژیری بوو هیوادارم بەدڵتان ببی و دەزانم وعدشم پێتان کە باسی ستیم دێککەم لەم هەفتەیە بەکارمی هەفتەی ڕابردوو هەفتەی ئینشاڵڵا ڤیدیۆکەشی سەبڵاو دەکەمەوە وەروە پرۆگرامی تێک 24 بۆکس ئۆفیسیش لە ئینستاگرام و لە ئینستاگرام و تیکتۆک و فەیسبووکیش بڵاو دەکەمەوە پارچە پارچەی بچووک بە شێوەی ڕیل بینەریان بن بابەت و زانیاری جوانی تێدایە بابەتی گرنگی تێدایە و زانیاری بەسووری تێدایە. دووبارە سوپاس بۆ تەرخانکردنی کات بۆ سەیکردنی 01 ژیری تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ.